تۆ یەکەم جار بەو خەڵکاڵی قل تعالوا أتلو عليكم ما حرم عليكم ربكم بەلاغێکە و دینەوەی گەێنی خەڵکی دەی ئیستیجابەی زۆری بێ ئەمە چەند وەختە لەم ژوورانە ئەم شتانە شەرحەکەین هەفتەی ڕابردوو کە چووینە ژووری ئۆپۆزیسیۆنەوە نزیکی 2000 کەس 2000 کۆمپیوتەر بڵێن هاتبوون ئەم خەڵکەی کە لەوێن هەندێکی تر معجیبە بێتەوە بە قسەکان بە نیسبەتی طبعاً جیاواز حەزەکە زیاتر جۆمان لێ بگرێ دێ لێمان نزیکە بێتەوە زیاتر ئەڵێ حەزەکەم جۆ بگرم حەزەکەم کتێبێکم بدەنێ تەسەوراتتان بخوێنمەوە وردە وردە کە لە ئێمە نزیکە بێتەوە یەکسەر نابێ بە هاودین شۆلوانێ نوێژ نەکە وەختێک ئەبێ بە هاودین کە یەکەمین مەرجی ئەو بەیعەتەی پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام لە سەحابەکانی وەرەگرت تیا دروست بوو بێ دوورکەوتنەوە لە محەڕەمات و گوناحە گەورەکان پابەندبوون بە نوێژ و ئیسلامەتیە گشتێکە هاتنی بۆ جەماع و جەماعەت و دیاردەی ئیسلامەتەکەی پێوە دیار بێ و دەرسی گشتیە خوێنین لە مزگەوت دێتە دەرسە گشتیەکانمان و بەڵام ئەمە هێشتا نەچۆتە ڕیزی ئەوانەی کە ئێمە لەناو ئێمە منەظەمێکین چکە لەوانە هیچ متەئسیر نەبێ بەم ڕەوتە هەروەندەی پێی خۆش ئێمە سەرکەوین و هیچی تر هیچێ بێ لەو جمهوریە کە چەپڵەمان بۆ لێدا ئەگەر گۆڵمان کرد بەڵام نایەوێ بێتە پێشتر ئامادەشە بەس بلیتێکی بڕیوە بۆ تەشجێکردن هیچی تر بەڵام خەڵکانێکی تر هەیە دێ خۆیە پرسێ وەکو لە قورئانە دائما أبنين يسألونك عن الأنفال يسألونك عن اليتامى يسألونك ماذا ينفقون يسألونك عن الأهلة أمانا حريصترن سورترن لسروي كشت تيبقن وشت فيربون بوي أمانا خوان دي يعني لدواي قسمي بلاغك وكأيجين بخلقي خلقك متأثرة بوديه انجا هندي چيتر لنا وخومانا حريصترو برسيار زورك أيوه فشت فيربون لەبەر ئەمەی کە حەریسی شەو دێ و فێرە بێ پێویستە زووتر بە دەنگەوە بڕۆین و بڵین ئەمە ڕێپیشان دەرێتێکت ئەمە کتێبەکانە ئەم منهەجەیە ئەم منهەجەش برایانی بەڕێزم دوای ئەزمموی عومرە کە دامان ڕشتووە ئەو 15 کتێبە بەڵێ ئێستا حتمما خۆ من ئەبینم کە قورسە لەسەر شانی هەندێ برە بەڵام برای بە ڕێزی ژەبینم توانای خوێندنەوەی نییە بەڵام دەرسەکانی هەمووی خستۆتە مۆبایلەکەیەوە زۆریش مەشغوڵە لەسەر ئیشکردنیشی جۆی لێگرتو 3 جار 4 جار جوێ لە دەرسێگە گرێتەوە خوێنەوارەکەی تا 6 ابتیدایی خوێندووە بەڵام ئیستیعابی کردووە بە ڕێگای جۆچکەی بە کتێبیش هەیە ئەگەر مەجالی بوو بتوانێ بیخوێنێتەوە بەڵام ئەگەر نەیبوو ئەوەندەی گوێ لە شریتەکان گرتووەتەوە ئەزانێ ئەم دەرسە لەکوایە لەبەرەوە ئێستا ئێوەش زۆرینە هەر اعتیمادتان کردووە سەر گوێگرتن ئێمە ویستمان لەم قۆناغی 2010 بیکەین بە نووسینەکان لەبەردەست بن لەبەرەوە حەول و قووەتی خۆی پەروەردگار قۆناغی هاودین ئاستی هاودین 10 کتێبی بە چاپکراوی ئەخەین لەبەردەست لەو ماوەیە قۆناغی هاوبیرەکان هاوبیر لانیکەم 20 کتێبی لەبەردەستا ئەبێ کە ئەمە ئەو منهەجەیە لەسەری پەروەردە ئەبین و هیچ کەسێکی ترش ئەتوانین تۆ تەمان پڕی ئازادی ئەتوانی بچی کتێبی تر بخوێنیتەوە بەڵام ئەم کتێبانە داوا کراوە لەبەر هیوادارم واضح بێ لە بەرچاوی هەمومان عەزیزانی من ئەو بەڕزش کە نووسیەتی دووبارەی بکەیتەوە دووبارەیەکی سەریع یەکەمەوە چەند خۆی شریتەوە توانێت گوێی لێ بگرێتەوە بەڵام ئەمە ئەڵێمەوە دوایەوەی کە تۆ دەرەکەوی وەکو ئەوەی کە لایەنگرانی ئەم ڕەوتەی لا ئیتر خەڵک طبعا وڵێ ئەوە جەماعەتی فڵان کەسە یا ئەوە سەلەفی جیهادین یا ئەوە جەماعەتی قاعیدەن یا ئەوە جەماعەتی فڵان ئەو ناو ناتۆرانەی خەڵک هیچ گوێی لێ نەگرین مهمەوە ئێمە لەسەر منهەجی ئەهلی سونەت و جەماعەتی بەپێی قورئان و حەدیسی پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام ڕۆین چاوساغیمان بەڵگەکانمانن هەر کەسێ بەڵگەی شەرعی لابوو شوێن بەڵگەی ئەویژەکەوی بەڵام بەش عموم ڕەوتێکمان گرتووەتە بەر ئەم ڕەوتە لایەنی فکری هەیە ئەم فکرە لەسەر عەقیدە دامەزراوە لایەنی قورئانی هەیە کە بە تەجوید دەست پێەکە شارەزای تەفسیرە بێ جوزئی قورئان لەبەرەکە حەدیسی هەیە کە 15 فەرموودە لەبەرەکە ئەزانە سەنەد و مەتن چییە پاشان سیرەی پێغەمبەری نازارە خوێنە عەلەیهی سەڵات وەسەلام بە کورتی فەرموودەوانیژە خوێنە بۆی بزانێت
حديثك قال أما مرسلة من منقطعة يا أما أم صحيح حسن وزعيفة تقسيم بني كان لتشي وهاتو كوابوية كم عقيدة دوهم قرآن سيهم سيري بيغمبر عليه الصلاة والسلام چوارم فقه أصوليتي بزانيت شون نوجك إما بوي خومان ما عندو كرد بوي كتابك بنسين بهمو دليل الشرع كانوا بوي تو بزاني وقتك كوستاوي لنواجه سوري فاتحة أخوار كردو سر چەند بۆ پشتەوە بردوویە بۆ ئەم لە قاچت چەند کردوتۆ بە شێوەیەک پەنجەکانت ڕوویان لەکوێ هەر نقطەیەک لەم نوێژانەش ئەمانەیە بە دەلیلەوە تۆ بیزانی لەبەرەوە ئەگەر خوای پەروەردگار یارمەتی دەرمان بێ بێت تۆ شارەزای ئەمانە هەمووی ببی لە ناحەی فکر و عەقیدەکە لە ناحەی قورئان و تەجوید و تەفسیری و علومی قورئان لناحي حديث متني وهروها سيري بيغمر نازار عليه الصلاة والسلام وفرمو دواني فقه أصول فقه ولو زرب بسيطي جماعة حاكميات للروي شرعية وبزاني تشيا تزكية نفس كبريتيا للنظرية متكامل تو بزاني چون خوت برورده اكي لناخي خوتا بيرسيد بما هيو لدروة چون لما في خلقي دەرەکەوێ وهروە لەو ئادابانەی کە تۆ لەسەری لەزەم ناوتمان ئادابی تەلەفۆن تۆ چەند ئادابی تەلەفۆن و ئادابی میوانداری و شادی و شین و ئەم عەزاداری و ئەم جۆرە شتانە فێرەبی لەسەر ئەساسی ئەم دینەوە پێویستە فێربی کەوابوو ئەو دابوو نەریتە کۆمەڵایەتیانەژە گەڕێتۆ سەر ئەو ئوسولی گەرێتی کە لە قورئان و حەدیثەوە وەرمانگرتەوە هەروە لە مەسەلەی چەسپاندنی شریعەتی خوای پەروەردگار ئەنجا شارەزایبوونت لە ململانەی ئەم دینە ئەم پێغەمبەرە نازارانە کە هاتوون بۆچی لەسەر ئەم ململانەیەوە هاتوون خوای گەورە فەرمێ وەکەذالک جەعەلنا لكل نبي عدوا من المجرمين بۆچی دوژمن ضرورية هەبێ گومانی تیانێ بۆ ئەوەیە ئەم دینە لەو ململانەیە پێ ئەگا ئەمە ئەگەر نەمانزانی هیچ ئەم ململانەیە نەبوو ئەکەوینە و جانی یەکتری ئەو کاتێمە مەشغوڵ نابین بە کوفرەوە لا إله إلا الله کە بە نیوەیی شەرحەکەینەوە بۆیە تۆ ئەم کتێبانە برانی بەڕێزم هەمووی هەڵبژاردەیەکە ئەو 15 کتێبە ضروریە هاودینەکان بیخوێنن واتە هەرچی کەسێک لەم ڕەوتەی ئێمە ڕازیە بە ئیشکردن هەموومانە بێ بیخوێنین هەموومانە بە ئیستعدادی ئەومان تایە هەبێ کە ئیمتیحانی تیا بدەین کەی ئیمتیحانەکری چۆن ئیمتیحانەکری ئەوەی ترمێنێتە سەر ئیشکردنی عەمەلی لەسەر ئەوە چونکە هەیە تەلەبەیە وەکوتم هی مەعهەدەکەیە ئەوە توانێت سەر ئیمتیحانی تیا بدە زۆری خوێندووە و لەبەری کردوون و ئەزانێ وەتوانێت وەختی هەیە لەوانەیە برایەک لەو فترانی بۆ ماڵ و مەجالێکی زۆرتری هەیە ئەو کاتە زۆرتری لەبەر کرد دەرسەکانی زۆرتر خوێند وەک لە یەکێکی کرد کە 16 ساعەتی شەکە یا 12 ساعەتی شەکە و بە ماندووی دێتەوە ماڵ کەوابوو زۆر ضروریە برانی بەڕێزم دایمە پەیکەرەکەی لەشی خۆت لە بەرچاو بێ لە پەنجەکانتەوە پیایە وەرە ئەم هەر پەنجەیەک سێ جومگەی پێوەیە کەوابوو تۆ یەکەم ئەم جومگەی یەکەم پەنجەی ئەم 15 هاودینە کە لە ناو مەچەکە کە لە ناو لەپی دەستان لە سەروتریان و دوو پارچە ئێسقان لە بازووە هەن ئەوە بریتین لە چاودێر و لە نوێنەری ڕێبەرێتی لەسەرەوە لە سەروتر لە سەروی بازووە قۆڵت هەیە ئەم قۆڵش بریتێ لە ڕاوێژکار لە سەرو ئەوە لای دەفەی شانەسقانێکی تر هەیەمە هەستەوانە شانەکەش ئەوەی کە لەی مەسئولە ئەمیری ئەوانە کە بریتێ لە هاوڕێیەک ئەو هاوڕێیە کە مەسئولە لەو جەناحە هەمووی لەو باڵە هەمووی ئەو باڵەش هەمووی 25 کەسە هەروەها سێپەلەکەی تریش ئەوەی بە 100 کەس شورایەکی 8 کەسیش لەسەرەوە هەیە بە هەمویان
شوراکە 12 کەسە تۆڵمە 4 پەلەکان و سەرپەلەکان لەوێ شار ئەبن بە ئەندام شورا ئەم 12 کەسە بریتین لەو شورایی کە سەر پێگەهێنن کە ئەبێتە ئیدارەی ئەو 100 کەسە ئەمیرێ لە سەروی هەمویانەوە کە پێوترێ هاوکار. ئەم هەیکەلە ئەم جەستەی کە باسم کرد ضروریە هەمومان شارەزاییمان لێ هەبێ. دەستە، پەل، جەستە. بەم سێ تەقسیمەوە ئەتوانین کاروباری خۆمان ڕێکخینەوە، کتێبەکانمان لەبەردەستا بێ و ضروریشە بۆ ئەو برابەڕێزانەی کە شاری وایە 30 کەس 40 کەس 50 کەسی تیا 50 کەسی تیابێ و 5 کەسی تیابێ هەرەوێ وا دەست پێ بکەین ڕەحمەتی خواتان لێ. لەبەرەوە شارێکە گەر هاتوو زۆر قەڵە باڵغیش بوو مهمە تۆ ڕێکی ئەخەیتەوە 25 کەس بکە بە پەلێک ئەم پەلەم بۆ تەشکیلکە بۆی من بزانم چەند کەس هاودینن ئەوانەی کە هاودینن کە 15 کەسن لەوێ دەرسە خوێنن کتێبەکانیان بۆ تەوفیرکەین دوای 5 کەسی تر کە هاوبیرن لەسەر و ئەوەوە کتێبەکان بۆ ئانیش بێنین. ئێمە بەم مەجموعەیە پێویستە ئەو 35 کتێبە لانی کەم 30 کتێبیان یا لانی کەم ئێستا کە لە بەردەسا هەبێ 20 کتێبیان ئامادە بکەین و کە بتوانێت دەرسیان لەسەر بڵێتەوە خۆی ئامادە بکە. لەبەرەوە بە حەول و قووەتی خوای پەروەردگار ئەو بەڕێزانەی تریش کە لەسەر و ئەوێ وەن ڕاوێژکار و چاودێری ئیداری و نوێ هەستەوان و نوێنەری ڕێبەری ئەبن بە شورا هەر چواریان لەگەڵ ئەو هاوڕێی کە لەوێ ئەیبا بڕێوە ئەمانیش لە خوارە 20 کەس بوون ئەوانش 5 مەسئولن ئەبێ بە 100 کەس یەک ئەمیرە لەسەر و سەرپەرشتی ئەبێ بە 25 کەس یەک ئەمیر سەرپەرشتی و 24 کەسەکەی ترەکان. ئەبەم شێوێ اینجا طبعا لەگەڵ ئەمەشا هەموو وەختێک شەرح دێتەوە پێشوە هاودی مافی چییە و ئەرکی چێ و دەسەڵاتی چییە و هەروەها هاوبیرە هەروەها بوونی چاودێری ئیداری یعنی چی. چاودێری ئیداری برانی بەڕێزم جاسوس نییە بەسەر ئەو برانی ترەوە دروستی کەین ئەو وەکو مفەتیشی مەکتەبە ئەمەتان بیر بخەمەوە بۆ نمونە طبعا ئەوە هەمووی هەرێکی لەمانەش تعلیماتی ئەبێ بۆ نمونە ئەو چاودێرە وەکو مفەتیشی مەکتەب وایە دێ بە مەکتەبەکانە ئەگەڕێ بزانێ ئەوەلەن لەسەر میلاک مامۆستا هەیە یا محاضر هەیە دووهەم منهەجەکەیان تەواو کردووە یاننا کتێب هەیە یان نییە کە کتێب هەیە ئەڵە بۆچی وە لە جغرافیان نەگەیشتوونەتە نهایەتی وا ساڵ تەواوە بێ ئەبێ عوزرێک هەبێ کە نەگەیشتون دوایی مفەتیشەکە منهەجەکە خێراتدا ئەنێڵە پێویستە ئەو کتێبانە بخن پێویستە ئەم بابەتە زووتر بخن و بابەتە زووتر بخن چکەزانێ مهمێتی ئەو بابەت چەند ضروریە. لەبەرەوە یعنی بۆ نمونە مفەتیش یا ئەو چاودێرە کە دێ لە باڵێکە لە شوێنێکە سەیرەکە زۆر لە مەسەلەی فقها لە بابی تەهارەیە زۆری لەسەر ڕۆیشتون ئەو خێرا یەک دوو شوێن واز لێ دێنێ لە واز لەمانە بێنن واز لە کاتەکانی نوێژ بێنن بڕۆنە سەر ڕوکنەکانی نوێژ بچنە سەر فەرزەکانی بچنە سەرەوەی کە چی نوێژ بەتاڵەکاتەوە بۆی خێرا ئەمە بخوێنن فریای ئەو بکەن ئەبێ ئەو منهەجە تەواو بکرێت یعنی مە بۆ نهایەتی 2010 ئەبێ ئەو 100 کەسەی کە هەمانە ئەم منهەجانیان بە حەول و قووەتی خوای گەورە بینی بێ و بشزانین بۆ کوێ ئەشێن ئەنجا لێەوە پەروەردەکاری ترەکرێت چونکە هەرچی برایەکی بەڕێز کە بوو بە هاوڕێ و علم النفس و ئیدارە و ناحەی ئەمنی و تەنزیمی و مخابرات و ئەو جۆرەشتانی پێوەدامەتێک حفظی باشتر احتیمامی باشتر ئەوانی پێدرێتەوە لەبەرەوە هەر یەکێک لەم ڕوتبانە برایانی بەڕێزم قەت وا مەزانن ڕوتبەیەکی حیزبی زۆر بەسیتە وڵا و برا بەڕێزەمان مانگی 100 پاوەنی داوە لەبەرەوە پێویستەبی بینە پێشتر خاتر و خۆتر بە هیچ شێوەک لەم ئیشیانی ئێمە بیناسازی زمینەیەکی فکری عقایدیەکەینەوە ئەمانوێت لە داهاتووە لە کوردستان کاریگەری گۆڕانکاری ئەو کۆمەڵگەی لەسەر بێ کە عەلەمانیەکان بەو شێوەیە فاسدیان کردو و گۆڕیویانە لەبەرەوە ئەرکمان زۆر قورسە هیوادارمە برا بەڕێزانەش احتیمامی زۆر پێ بدەن هەرێکە لە ئاستی خۆیەوە لە هەر شوێنە کە هەی بەم شێوێت تەشکیلی کە کابرا لەسەر پێڵی زەهاوە بەم شێوێت تەشکیلی کە لە کەرکووکە لە سلێمانیە لە هەولێرە لە مەخمورە لە دیانەیە لە شەقڵاوەیە لە ئەوروپایە لە بەلچیکایە بۆ نمونە لە ئوسترالیا یا لە کەنەدایە ئەگەر لەگەڵ ئەم ڕەوتەی ئێمە ئەسازەی ئەتێ بکەویتی ئیشکردن ئێمە ناتوانین حیزبایەتیەک فراهەم بێنین دەستەبەریکەین بڵێن
ئادەی سێ کۆبوونەوە وەرن ئەم کۆبوونەوە بکەین و ئەو کۆبوونەوە ئەمە بخوێنەوە ئەوەی تریان وابێ لەو بابەت منهەجەکە لە بەردەستی هەموو کەسێک هەیە ئاشکرا و علەنی هەمووی لە یوتیوب بڵاوەکەینەوە هەمووی لە سایتا هەیە لەم ژوورە شەرحەکرێتەوە ئەوەی گوێی لێ نەگرتبوو نەیتوانی بۆی تەسجیل لەکرێتوارێ بۆی بنێرێ لینکەکەی دانرێتەوە یا بە سیدی بۆیە نێرێ چێ گوێی لێگرێ گوێی لێ بگرێ شتەکان هەمووی علەنی وازحن ئەڵێن ئەو کەسانەی کە لەم ڕەوتەکۆ ئەبنەوە پێویستە یان خێنە قاڵبێکی ڕێکخستنەوە ئەم ڕێکخستنەوەکو جەستێ سەرێک هەشت کەسی تیایی بابەڕێوە چوار باڵی هەیە چوار پەلی هەیە سەرپەلەکان ئەندامی شورای سەرێن و چوار ڕاوێشکار لەگەڵ هەر سەرپەلێکە هەیە چیان نوێنەری ڕێبەرێتیە چیان هەستەوانە چیان چاودێرە چیان ڕاوێشکارە ئەنجا ئەم برابەڕێزە پێنج هاوبیر لەگەڵیایەتی ئەم هاوبیرانە سەرپەرشتی هەرێکێکیان هیسێ هاودینەکەنەوە بەم شێوەیە ئەو باڵە دروستە بێ لە 25 کەس و بە مەجموعی جەستەکەش ئەبن بە 100 کەس هیوادارم بەم شێوەیە بتوانین دروستی بکەین و ئومێدەواریشم پرسیارەکان تکایە لەسەر بابەتەکە بێ بۆی زیاتر شدیان ڕوون بێتەوە گەر شتێکیشم بیر چوو بوو من تەوان زۆر بە بەسیتی ئێستا باسم کرد و ئینشاء الله بە شێوەی ڕسم و لینکێکدا ئەبەزێنین کە لە یوتیوب یا لە هەر شوێنێکا بتوان بکەوێتە بەرچاوتان لەگەڵ شەرحکردنەوەی هەیکەلەکەش لە بەردەستانە ئەبێ ئەو کاتە بتوانن لەسەر ناظمی ئەوە درستی کەنەوە ئینشاءالله خی گەورە ئێمە شێوە سەلامەت و سەرکەوتووکە یارمەتی دەرمان بۆ خۆڕەخستنەوەیکی باشتر وریاتر چاوکراوەتر هەتاکو بتوانین ئینشاءالله بکەم نیەت نفسی خۆتان لەبیر بێ پشو درێژ بن لەم منهەجە تێبگەن ململانی فکریمان استیعاب بکەن مدە زەمەنیەکەمان کەمترە بێتەوە بۆ چوونەوە بۆ ئیشکردن بۆ بەرەو هەدەف ڕۆیشتن شکەمەکو زەڕەبینە ئەگەرەوە برابەڕەدانی کە کۆنن بیریان بێتەوە لە مزگەوتی جیهاد پێمەوتن لەسەر منبەر باسمانە کرد زۆر جار لە دەرسی ترە ئەمانوتەوە ئەمانوت ئەم ئیشەی ئێمە وەکو زەڕەبین وایە تۆ ئەگەر زەڕەبینەکەت بچووک بوو هەتاوەکوی خێتە بەر ڕۆژ و ئەتێ شتێک بسووتێنی زەڕەبینەکە بچووکە چەپکەنەی ڕۆژ کەم کۆکات و چەپکەنەی خۆرەکە ئەگەر زەڕەبینەکەت گەورە بوو زۆرترین نیسبەت بەو چەقەیە ئەباتە پێشەوە چەپکەنەکەکە و لەو چەقە دروستیەکە هەتاوەکو ئەو خوریە بسووتێنێ ئەو کاغەزە بسووتێنەکە ئەتوێت بۆیە ئێمەش زۆر زەروری ئەگەر عەدەسەکەمان پاک بوو سێبەری لەبەر دروست نەکرا بوو گەورە بوو ئەتوانین زۆرترین نیسبەتی ئەو وزانە کە لێمان کۆبێتەوە بە گەڕی خین بە شێوەیەکی مرکزی و غیری مرکزی بۆ ئێمە داد نادا لا مرکزی هەرێکە بە کەیفی خۆی ئیشکات چونکە ممکن نییە سەرێک هەبێ و سەلامەت بێ پەلەکان هەرێکە بە کەیفی خۆی ئیشکە ممکن نییە سەرێک ساغ بێ و لەولا قاچەکە شەقی لە یەکی هەڵدا چونکە ڕەدوت فعلی شەقەکە دێتەوە بۆ سەر لەبەرە نابێ و جۆرەشتانش ئاوار ڕوو بدە ئەبێ زۆر منەظەم بین زۆر عاقڵ بین زۆر زیرەک بین زۆر پشو درێژ بین و اعتیمادی گەورەمان لەسەر خوای پەروەردگارە هەموو اعتیمادێکمان خوای گەورە یارمەتی دەرمان بێ وەقول قولي هذا واستغفر الله لي ولكم وجزاكم الله خيرا والسلام عليكم ورحمة الله وبركاته